سڵاتان لێبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ لە کەرکووکین گفتوگۆ لەگەڵ گەنجێکی تورکمانی دەکەین لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. خۆتان دەزانن تورکمانەکان پێکاتەیەکی گرنگی کەرکووکن. گرنگە بۆمان بزانین گەنجەکانیان چۆن بەربژێری خۆیان بۆ پەرلەمان دیاری دەکەن و چی داواکاریەکیان لەوان هەیە. من محەممەد وەنداویم تەمەنم 20 ساڵە و دانیشتووی ڕەسەنی کەرکووکم. یەکەم جارە لە هەڵبژاردندا دەنگ دەدەم. پێمان خۆش بوو بەرنمەکە لە قەیسەری کەرکووکەوە دەست پێ بکەین بەو پێی میوانەکەمان تورکمانە و زۆرینەی تورکمانەکانیش لە قەیسەری کار دەکەن وایە؟ بەڵێ ڕاستە. کاتاوەرە با بچینە ژوورەوە کەمێک باسی قەیسەریشم بۆ بکە. ئەمە بازاڕی قەیسەریە لە ساڵی 1855 لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە دروست کراوە، بەڵام بەداخەوە ئاگری گرت و لە ساڵی 2019 لەلایەن ئاژانسی تیکای تورکیەوە نۆژەن کرایەوە. باشە با بچینە ژوورەوە لەوێ قسەی زیاترەکەین. تۆ زۆربەی کات دێتە ئێرە؟ قەیسەری بە سیمبولی مێژووی ئیمپراتۆریەتی عوسمانی دادەنرێت. 7 دەرگای هەیە وەک ژمارەی ڕۆژەکانی هەفتە. هەموو ڕۆژێک دەرگایەکی دیاریکراو دەکرێتەوە. 30 کونجی هەواگۆڕکی هەیە بە ژمارەی ڕۆژەکانی مانگ و 365 دوکانی هەیە بە ژمارەی ڕۆژەکانی ساڵ. باشە دیبەنەکان هەموو شتێک دەگێڕێتەوە بۆیە با بچینە سەر بابەتەکەی خۆمان. گەنجانی تورکمان ئەمڕۆ پێویستیان بە چییە؟ گەنجانی تورکمان پێویستیان بەوەیە کەسێک دەنگیان بگەێنێتە هەموو ناوەندەکانی دەوڵەت. وزەی گەنجان لە عێراق گرنگترین شتە. ئەگەر وەبەرهێنان لە وزەی گەنجاندا بکەین وەک ئەوە وایە وەبەرهێنانمان لە هەموو عێراقدا کرد بێت. واتە تۆ پێت وایە ئەمڕۆ دەنگی گەنجان لە عێراقدا زۆر گرنگە؟ بەڵێ زۆر گرنگە، چونکە هەموو ئەو وزە و توانایی کە دەتوانێت پێشکەشی گەل بکرێت لە گەنجاندا هەیە و لە بەتەمانەکاندا نییە. بەڵام باوکتە بەم قسەیە لێت تووڕە نابێت کە گوێی لە چاوپێکەوتنەکە دەبێت؟ نا ئینشەڵا زویر نابێت. باشە با زیاتر باسی تورکمانەکان بکەین. ئێوەکو گەنجانی تورکمان پێویستیتان بە چییە؟ کەم و کوڕەکانتان چییە؟ تورکمان بەگشتی پێویستیان بە کەسێکە نوێنەرایەتیان بکات لە ئیدارەی خۆجێیدا بە شێوەیەکی دادپەروەرانە نەک بە شێوەیەکی لایەنگیرانە، چونکە ئەمە کاریگەری لەسەر شاری کەرکووک و ئاشتی و پێکەوەژیانی شارەکە هەیە. پێویستە و کەسە تورکمان بێت یان ئاسایە لە هەر نەتەوەیەکی دیکە بێت گرنگەوەی نوێنەرایەتی تورکمانیش بکات؟ مەرج نییە، بەڵام گرنگە دادپەروەر بێت و توانای شەراکەتی ڕاستەقینەی هەبێت لەگەڵ پێکاتەکانی کەرکووک. ئەو ئیدارەی لە کەرکووک پێکاتووە لەسەر بنەمای بەشداری هەموو پێکاتەکان نەبووە، بەڵکو لەسەر بنەمای پەراوێزخستنی بەشێک لە پێکاتەکان دروست بوو. بۆ نمونە بەداخەوە ئێمە هیچ پۆستێکی سیادیمان لە ئیدارەی پارێزگای کەرکووک نییە. بەڵام تورکمان بەشداری نەکرد. ئێمە بەشداریمان نەکردووە چونکە پۆستە سیادیەکانمان پێ نادەن. ئەو پۆستە سیادیانەی باسی دەکەیت هەست دەکەیت بە پێنجامی هەڵبژاردنەکان ئێوە شایانی ئەو پۆستانن؟ بێگومان هەموو هاوڵاتیەک و هەموو نەتەوەیەک مافی خۆیەتی داوای پۆستی سیادی بکات، بە تایبەتی لە ناو شاری کەرکووک، چونکە کەرکووک پێویستی بە شەراکەتی ڕاستەقینە هەیە، نەک شەراکەتی وەهمی لە ژێرناوی دادپەروەری و شەراکەتدا وەک تورکمان. بەڵێ چی پۆستێکت لە خەیاڵدایە کاتێک ئەم قسەیان بۆ دەکەیت؟ پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و پۆستی پارێزگاری کەرکووک، چونکە ئەمانە بەڕاستی پۆستی سیادین. کێشەی ئێوە ئەوەیە کە لە کەرکووک پەراوێز خراون یان کێشەتانەوەیە کە یەکێتی کەرکووک بەڕێوە دەبات؟ نەخێر، بێگومان پەراوێز خستن لە کەرکووک هەیە. کێشەمان نییە ئەگەر یەکێتی کەرکووک بەڕێوە بات، بەڵام بە هاوبەشی لەگەڵ تورکمان و عەرەب و کوردەکانی دیکە. ڕاستەکەی سیاست هیچ خۆش نییە؟ ڕاستەکەی با لەم بابەتە دەربچین. باواز لەم باسانە بێنین و باسی گەنجان بکەین. ئەمڕۆ گەنجان لە کەرکووک پێویستیان بە چییە؟ گەنجان بەگشتی پێویستیان بەوەیە دەنگیان بگات و کارامەیەکانیان پەرە پێ بدەن. ئەگەر ببیتە پەرلەمانتار کار لەسەر چی یاسایەک دەکەیت؟ لە کەرکووک
بەڵێ بۆ کەرکووک. یەکەم یاسا کە بە شێوەیەکی جدی کاری لەسەر دەکەم یاسای هاوسەنگیە لە کەرکووک. کەرکووک پێویستی بە هاوسەنگی لە 32 هەیە و هیچ چارێکی دیکەی نییە. باشە تۆ دەنگ دەدەیت وایە؟ پشت بەخوا دەنگ دەدەم. دەنگ بە کەسێکی چۆن دەدەیت؟ بۆ نمونە بربژێرێک هەیە ناتوانم ناوی بێنم، بەڕێوەبەری گشتی فەرمانگەیەکی دیاریکراوە. کاتێک وەک نەتەوەیەکی دیاریکراو دەچمە لای هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی کارەکەم بۆ ڕای بکات. بۆیە من دەنگ بەو بەڕێوەبەرە گشتیە دەدەم کە خۆی بۆ هەڵبژاردن بربژێر کردووە. نەک دەنگ بە کەسێک بدەم کە نایناسم و ئەزمون و متمانم پێی نەبێت. با باسی دەنگی گەنجان لە هەڵبژاردندا بکەین. لای تۆ چەند گرنگە گەنجان بەشداری لە هەڵبژاردندا بکەن؟ مافی هەموو گەنجەکە دەنگ بەو بربژێرە بدات کە بەڕاستی دەزانێت، چونکە ئەمە پشتگیریە بۆ پێشخستنی وڵات بەرەو باشتر. بەڵام چەند بنەمایەکی سەرەکی هەن کە پێویستە لە هەموو بربژێرێکدا هەبن. بۆ نمونە دەست پاک بێت، بیرکردنەوەی لە وزەی گەنجانەوە نزیک بێت و توانای پەرەپێدانی گەنجانی هەبێت بۆ ئەوەی وەک ئەو بن لە پەرلەماندا. باشە پێم بڵێ تۆ چی لەبارەی پەرلەمانەوە دەزانیت؟ بەخوا من خۆم نازانم، ڕاستیەکەی دەرگای ناوچەی سەوزیشم نەبینیوە. نەنا مەبەستم ئەوەیە تۆ چی لەبارەی هەڵبژاردنەوە دەزانیت؟ بەڵێ، هەڵبژاردن هۆکارێکە بۆ گۆڕانکاری بەرەو باشتر. پێویستە هەموو هاوڵاتێکی عێراقی یان کەرکووکی بەشداری لە هەڵبژاردندا بکات و ڕای خۆی بە شێوەیەکی دروست بۆ کەسی دروست دەرببڕێت. ئەو بربژێرەی کە محەممەد دەنگی پێدەدات ئەگەر سبەی ببێتە پەرلەمانتار حەز دەکەیت یەکەم کاری لەبارەی چی بێت؟ گرنگترین خاڵ ئەوەیە کە کاتێک دەچێتە پەرلەمان وزەی گەنجان لەگەڵ خۆی ببات. بۆ نمونە من تاوەکو ئێستا پەرلەمانم نەبینیوە. پێویستە بیبینم و پەیوەندی دروست بکەم لە ڕێگەی ئەو پەرلەمانتارەوە. دواتر تۆ خۆت بربژێر دەکەیت تۆ دەبێتە پەرلەمانتار. بەڵێ پێویستە پەرە بە توانای گەنجان بدەن و دەرفەتیان پێ بدەین بەسە بە تەمەنەکانی تر. باشە با پرسیارێکی گریمانەیت لێ بکەم، بەڵام بەڕاشکاوی وەڵامم بدەرەوە. باش. ئەگەر بربژێرێکی کورد لە یەکێتیان پارتی هەبێت جیاوازیان نییە. بەرنمەیەکی سەرکەوتووی باشیان بۆ کەرکووک و هەموو نەتەوەکان هەبێت دەنگیان پێدەدەیت؟ ئەگەر بەشداریم پێ بکات لە پێکێنانی حکوومەتدا بەدڵنیاییەوە. واتە واز لە بربژێرەکەی خۆت دێنیت؟ واز لە دەنگەکەم ناهێنم، بەڵام پشتگیری دەکەم. چۆن پشتگیری دەکەیت؟ پشتگیری معنەوی زیاتر لەوە ناکەم. ئەمڕۆ کەسێکە خۆی بە هەڵبژاردن بربژێر دەکا پێویستی بە پشتگیری مانەوی نییە. ئاخر من خزمەکانم کوردن، هانیان دەدەم دەنگی پێ بدەن. باش باوای دابنین دەنگیان پێدەدەیت، یەکێکیان پارتیە و ئەوەی دیکەیان یەکێتیە، دەنگ بە کامیان دەدەیت؟ بە گوێرەی تایبەتمەندیەکەی. تایبەتمەندەکانی تۆ چین؟ بە گوێرەی تایبەتمەندیەکەی. ئەگەر بربژێرێک بێت هاوبەشی بە تورکمانەکان بکات لە ئیدارەی پارێزگای کەرکووک و ئەو بڕیارانەی لە بەغدا دەدرێت دەنگی پێدەدەم. جایەکێتی بێت یان پارتی. باشە من خەڵک لێرە دەبینم با قسە لەگەڵ ئەوانیش بکەین، بەڵام سەرەتا پێم بڵێ بە تورکمانی چۆن سڵاویان لێ بکەم؟ نەجاسس هەوڵ دەدەم. سلااو چۆنن؟ سلام علیکم. كيف خۆتە هەر شتێکی سێباودەیە بەشداری دەکەی لە انتخابات؟ ئینشاءالله. نەسیحەتی تۆ چییە بۆ ئەو گەنجانەی یەکەم جارە دەنگ دەدەن؟ وەڵڵاهی دەنگ بە کەسێکی بتوانە بدەن کەسێک بێت کار بکات خزمەت بکات. بێگومان پەرەش بە توانای گەنجان بدات. واتە چاوبرسی نەبێت کاری پاک بکات. ئەوە ڕاستێکەیە. پێکەوژیان لە کەرکووک چۆنە؟ زۆر باشە. ئەوە تا دەبینی کورد و عەرەب و تورکمان هەموو پێکە لەم بازاڕە دەژین. چ داوایەک هەیە لە پەرلەمانی عێراق؟ چ بکەن بۆ کەرکووک؟ هەر ئیشکەن و ئیشی چ بکەن آخر؟ يعني هەموو مەشاریعە جادەیە کۆڵانە هەر هەموو شتێک هەرچی بێت کارەبایە وانە لە چ خەدەماتێکی کەمە کەرکووک؟ حەزەکەین مۆندە نەمێنێت وەک هەولێر بێ وەک سلێمانی بێ شتە کارەبایە. یعنی حەز دەکەی کار لەسەر پرۆژەی کارەبای 24 کاژێری بکەن لە کەرکووک؟ بەڵێ حەزەکەم
بس شتێ مناسب نەک بۆ من 300,000 بێمانگی عینەکەی جارە انت عمرك كبير اكيد عندك تۆ تەمەنت گەورەیە و بێگومانە زمونت زیاترە خوا تەمەن درێژت بکات ڕای تۆ لەسەر پارێزگار چییە؟ پیاوەکی ئیشکەرە لەکوێشی کردووە؟ نانا کار دەکات یەک خولەک با پێت بڵم لە هەر ناوچەیەک بێوێت ئیشی باش دەکات ئەو پرۆژانەی لە شاری کەرکووک هەن وەک پرد و ڕێگەوبان لە سەردەمی پارێزگاری نوێدا نەکراون. واتە پەک خراون مەبەستەوەی تاوا نەکراون. نەخێر مەبەستمەوە نییە تاوا نەکراون. مەبەستمەوە نییە بەڵکو ئەو خزمەت گوزاریانەی لە سەردەمی پارێزگاری پێشوو ڕەکانجبووری کراون بەڵام وا پێشان دەدرێن کە هی پارێزگاری نوێن. هەر پارێزگارێک کە دێت چەندی پێدەکرێت هەرەوەندە دەکات خواحافیز. سپاست دەکەم سپاس بۆ چایەکەت لە خزمەتین بەخێر بێن. سپاس زۆر سپاس و خوا لەگەڵ. سپاس محەممەد پەیامت چییە بۆ ئەو بربژێرەی کە دەنگی پێدەدەیت و بۆ پەرلەمان بە گشتی بەڵام بە تورکمانی پێمان بڵێ. ئەوە زۆر باش. بربژێر و نوێنەرە بەڕێزەکانمان سەرەتا دەبێت بایەخ بە گەنجان بدەن. وەکو گەنجێک تاوەکو ئێستا دەرگای ناوچەی سەوزی بەغدام نەبینیون. ئەمە کەم تەرخەمیەکە لە ئێوە. گرنگ ئەوەیە بربژێر و پەرلەمانتارەکانمان گوێگری باش بن ئینجا قسەکەری باش بن. هێندە بایەخ بە بەڵێندان مەدەن باشتر وایە کار بکەن چونکە کارەکانتان دەبێتە بەڵێن. ئەم قسەیەم تەنیا بۆ بربژێران و پەرلەمانتارانی تورکمان نییە بەڵکو ڕووی دەمم بۆ هەموو پێکاتەکانی دیکەشە. نوێنەرانی کەرکووک دەبێت زۆر بایەخ بە داهاتووی گەنجانی ئەم شارە بدەن بە هەموو پێکاتەکانیەوە لەگەڵ ڕێزدا.